بسم الله الرحمن الرحیم. وڵا پێم خۆشە هەر لە کورتەوتارێک هەڵوەستەیەک لەسەر دوو چەمک بکەم کە بە تایبەتی ئەوانەی کە شکستیان هێناوە لە حکومڕانی لە دەوڵەتداری لە خلالی 30 ساڵ کە هیچ تاوان و جەریمەیەک نەماوە کە نەیکەن و هیچ دزی و جەردەیەک نەماوە کە نەیکەن و هیچ فاحیشەیەک نەماوە کە نەیکەن و وڵاتیان تاڵان کردووە، وڵاتیان فرۆشتووە و میلەتی خۆیان کزۆڵ و زەلیل کردووە و جار جار دێن قسەی گەورە گەورە دەکەن بۆی کە هەموو شکستەکانی خۆیان بشێرنەوە و دەستی چەوری خۆیان لە خەڵکی دیکە بە خەڵکی دیکە پاککەنەوە. دەربارەی چەمکی ئیسلامی سیاسی بەڕاستی جارێ پێم خۆشە کەسێک باسی ئیسلام و ئیسلامی سیاسی بکە کە مسلمانێکی ملتەزیم بێ و شارەزا بێ لە دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. طبعاً خوای پەروەردگار ئەو دینەی کە ناردووە بۆ دەوڵەتداری و حکومڕانی ناردووە کە ئیسلام بۆی نەهاتووە بریتی بێ لە چەند نوێژێکی بێ ڕوح و بێژیان و ڕۆژ و زەکاتێک و کۆتایی پێبێت و مەیدان چۆلکا لە بۆ زاڵ مستەمکاران. ئیسلام بۆی هاتووە کە حکم کە و ئەنی حکم بەینەهم بما ئەراک الله، یعنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محەممەد المستەفای ناردوو عەلەیهی سەڵاة وسەلام بۆی کە دەوڵەتداری بکە و دەوڵەتداری فێری خەڵکی بکاتن. ئەو ئیسلامی کە ئێوە دەڵێن ئیسلامی سیاسی نابێت حزبی هەبێ و نابێت دەوڵەتداری بکات و نابێت ڕێکخراوی هەبێت و نابێت چی هەبێ، بێ ئاگان لەوەی کە 1300 و قسوور ساڵ حکمی کردووە، دەوڵەتی هەبووە شەرق و غەربی لەبەردەست بوون. بەڵام ئەمڕۆ بەڕاستی ئەو باڵەکە بەستۆی ئەو مسلمانە کزۆڵانەیە کە بە خۆیان دەڵێن مسلمان و تەئیدی ئێوە دەکەن و لە جەبهەی ئێوەن و بەناحەق دژایەتی ئەو دینی خوا دەکەن تەبارەک و تەعالە بۆ جوانکردنی ڕوویڕەشی عەلمانیەت. ئەوە موشکیلەیەکی گەورەیە. کوردەواری خۆمان دەڵێ ئەگەر دار کرمی لە خۆی نەبێ عمری 1000 ساڵە. ئەمڕۆ کەسێک کە کتابێک دەردەکاتن لەسەر ئیسلامی سیاسی بە چەند ساڵێک بگەڕێتەوە بۆ خۆی یەکێک بۆ لەو مسلمانانەی کە کاری سیاسی کردووە. بەڵام ئەمڕۆ کە بۆ پارە و پول و بۆ سەرەت و سامانێک پەشیمان بۆتەوە و بە بەژن و باڵای عەلمانیەت و بە بەژن و باڵای ئەوان هەڵدەرێ و مشکلەی خۆیانە. لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە شارەزای ئیسلام بێ، ئیسلام پارچە پارچە ناکرێ. ئیسلام نە ئیسلامی سیاسیە، نە ئیسلامی توندڕەوە، نە ئیسلامی میانڕەوە. ئیسلام منهەجێکی وەسەطیەتە کە هەموو شتێکی تێدایە، دەوڵەتداری تێدایە، سیاسەتی تێدایە، جیهادی تێدایە، داوای تێدایە، عەقیدە و بیر و باوەڕە، عیبادات و خواپەرستیە. ئیسلام دینێکە پارچە پارچە نابێتن. و بەڕاستی ئەمڕۆژ ئەو مسلمانانەی کە وازیان لە خەبات و تێکۆشان هێناوە، وازیان لە کاری ئیسلامی هێناوە، وازیان لە سیاسەتکردن هێناوە، دەو ئیسلامەی کە لە چوارچەوەی ئەو ئیسلامەدا واللهی گونەهبار دەبن و لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محاسەبەیان دەکات کە مەیدانیان چۆل کردووە بۆ کەسێکی باگراوندێکی خراپ، بۆ کەسێکی دۆڕاو، بۆ کەسێکی دەستپیس و داوێن پیس ئەمڕۆ بێتن باسی ئیسلام و باسی ئیسلامی سیاسی بکە ئەو شتانە ئەو چەمکانە بێمە بفرۆشنەوە. ئەو جا دینی حەق و دینی ڕاست پێم خۆشە ئەوەش بڵێم یەک دینە. ئەو دینەی ئیسلام کە دینێکی ڕاست و ڕەوانە خوای پەروەردگار بۆ هەموو بەشەریەتی ناردووە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو دینەی بۆ جەمعێک نەناردووە جەمعێکی دیکەی لێ بێبەش کرد بێتن، لە بۆ ئومەتێکی نەناردووە ئومەتێکی دیکەی لێ بێبەش کرد بێ. وما ئەرسەلناکە ئیلا کافەتە للناس بەشیرا وەنەذیرا. ئەو دینە بۆ هەموو خەڵک هاتووە. دینی ئیسلام دینی تاکە دینێکە کە دینی حەق و ڕاستەقینە بێ، هەموو دینەکان زوڵمە بڵێن هەموو دینەکان دینی حەق و ڕاستن لە کاتی خۆی بەڵێ وابوو. بەڵام ئەو دینانە نەسخ بووینەوە بە دینی ئیسلام، دینی ڕاستەقینە ئیسلامە و عەقیدە و بیر و باوەڕێکی تۆکمەی هێناوە بۆ هەموو خەڵکی و ئیسلامیش بۆی هاتووە حکومڕانی و دەسەڵات بگرێتە دەست وەلەو کەریهە الکافرون.